يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پرسیارێک هەیە پێویستە هەموومان لە خۆمانی بکەین. ئەمە پرسیاری هەموو ئینسانێکی ئیمانداری وەکو بەڕێزتانە، ئایا چۆن بژین و چۆن بمرین؟ زۆر گرنگە ئینسان لەم سەرزەویەدا لەم چەند ساڵەی تەمەنیدا بزانێت چۆن دەژی و پاشانیش بزانێت چۆن دەمرێ و ئەم دنیاە بەجێ دێڵێ. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا هەموو پرسیارەکانی ناخی مرۆڤی وەڵام داوەتەوە. پرسیارە بەجێ و گونجاو و پێویستەکان لە قورئانە بۆی بگەڕێ هەمووی هەیە. خوای پەروەردگار لە ئایەتی 102 سوورەتی ئالی عیمراندا وەڵامی ئەو پرسیارەمان دەداتەوە چۆن بژین و چۆن بمرین. دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئەو کەسانی ئیمانتان هێناوە تەقوای خوای پەروەردگاری خۆتان بکەن، تەقوای ئەڵڵا بکەن بە تەقوایە کە شایستە بێ بە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە. مەمرن ئیلا بە ئیمانداری و بە موسڵمانیەتی نەبێ. دوو سەرنج لەسەر ئەم ئایەتەی ژمارە 102 سوورەتی ئالی عیمران وەردەگرین. لەم ئایەتەدا خوای پەروەردگار ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە دوو پەیام دەداتە یەک بە یەکی ئیمانداران. پەیامی یەکەم پێمان دەڵێ اتقوا الله حق تقاته، ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە پارێز بکە لێی، واتە فەرمانەکانی جێبەجێ بکە بە ئەندازەی توانات کە شایستە بێ بە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە. عیبادەتەکەت شایستە بێ بە ذاتی ئەڵڵا، شتی تری تێکەڵاو مەکە. دووەمیشیان عیبادەتەکەت بە شێوازێک بکە کە لەسەر سونەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم کە خوا بەس بەوە لێت ڕازی دەبێ. ئەینا هەموو عیبادەتی دنیا بکەی بەو شێوازە نەبێت کە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ڕەت دەکرێتەوە بەسەرتدا. حق تقاته، خوا ناسێکی بە حەق بە، ئیماندارێکی ڕاست بە، دڵپاک بە، دووڕوو مەبە لە ئیمانەکەتدا. پێمان دەڵێ خوا ناسێکی بە حەق بە لە بواری ئابووریدا. تەقوای خوا بۆ کەسێکی ئەهلی بازاڕ چییە؟ بەڕێزان تەقوا ئەوە نییە ئینسانێکی کزۆڵەبی ڕوود نایە سەیری خەڵکەی لە ئەشکەوتێکا بژی. ئەوە نییە. تەقوا ئەوەیە لەو شوێنەی کە تێیدا دەژی چەندە ئیمانت بە چاودێری ئەڵڵا هەیە بەسەرتەوە. لە بواری ئابووریدا لە بازاڕەکەدا سەیری خۆتکە بە ئەندازەی ئەوەی حەڵاڵ و حەرام لێک دەکەیتەوە، پرس بە شەرعی خوا دەکەی، ئەوەندە تەقوای خوات هەیە. چەندە حسابی بۆ ناکەی، ئەوەندە لە تەقواکەت دێتە خوارەوە. لە بواری فکری و سیاسیدا ڕازیبی بە هەر بەرنامەیەک پێچەوانە بێت لەگەڵ دەقێکی قورئانی پڕبەرەکەتدا، وەڵڵاهی تەقوای خوات هاتۆتە خوارێ. نەعوذ بالله، ئەگەر ڕا پێدوا بێ ئەوە ڕاستترە هەر پێی کافر دەبی. بە ئەندازەی ئەوەی لە قورئان دوورکەویەوە تەقوای خوات لە بواری فکری و سیاسیدا دێتە خوارەوە. لە بواری کۆمەڵایەتیدا تەقوای خوا ئەوەیە ئێمە لە کۆمەڵگایەکە دەژین کە دابوونەریتێکی تێدایە. دابوونەریتێکمان هەیە لە باب و باپیرانەوە بۆمان ماوەتەوە، بەڕێزان زۆر زۆر جوانە. باب و باپیرانی کوردەواری خۆمان هەندێک دابوونەریتیان بۆ بەجێهێشتوین زۆر جوان و زێی شانازین. بەڵام لەناو هەموو کولتوری گەلان و میلەتاندا، لەناو دابوونەریتی کوردەواریشماندا هەندێک شت هەن بەڕاستی جێگەی شەرمەزارین. ئەبێت تۆ ئەوانە فڕێدەی. دابوونەریتی کۆمەڵایەتی و کوردەواریت دەیسەنگێنی بە شەرعی خوا، ئەوەندەی خوا پێی ڕازی بوو لەسەر سەر و سەرچاوات. ئەگەر شەرعی خوا لەگەڵ دابوونەریتی کۆمەڵگا و باب و باپیرانم نەهاتەوە، ئەویان فڕێدە، شەرعەکەی خوا هەڵبژێرە. چەند کەستان هەیە لە بواری ژن و ژنخوازیدا، کچەکەی بە شوونادا بەدڵی خۆی، کوڕەکەی بەدڵی خۆی نایاڵە ژن بێنێ، لەم پەر دروست دەکا. ئەمانە فکری تۆن، بەڵام فکری خواوانیە، دینی خواوانیە، شەرعەکەی خواوانیە. بە ئەندازەی ئەوەی بە شەرعی خوا کار دەکەی و بە فکرە کۆمەڵایەتێکی خۆت کار ناکەی، تەقواکەت بەهێزە. اتقوا الله حق تقاته. دووەمیان پەیامی ئەڵڵا بۆ ئێمە وەلا تەموتن ئیلا وەئەنتم مسلمون. مەمرە ئیلا بە ئیمانداری و موسڵمانیەتی نەبێ. تۆ بەدەست خۆت نییە کەی دەمری،
حقیقەتێکە هەمومان دەبێت بمرین و دنیا بەجێ بێڵین. بەڵام ئەگەر دەتەوێت بە موسڵمانیەتی بمری با تەقوای خوات هەبێت، چەندە پابەندبی بە فەرمانەکانی ئەڵڵاهو سوبحانەهو وەتەعالا ئەوەندە دڵنیا بە حوسن الخاتیمەت هەیە. زۆر کەس هەیە ڕاڕایە دایمە دەترسێ خوا بکەم سەربی سەرە مەرگ نەبم، نابرا ئەو ترسەی ناوێ. واللهی خوا لەم دنیادا بەم ئاەتەی قورئان دڵنیای کردوینەوە سوء الخاتیمە و حوسن الخاتیمە بە عەمەلەکانی خۆتە. لەسەر چی بژی لەسەر ئەوە دەمری. دایمە ئەڵڵا لەبیر بێت لەسەر مەرگا بە ئاسانی دەڵێی لا ئیلاهە ئیلا الله. بەڵام بەخوای برام تۆ مزگەوتت نەدی بێ حتا جەنازەکە دێنن بۆ مزگەوت بە تەماوی لە ڕیزی ئەولیا الله بی، واللهی خۆت دەخەڵەتێنی. واللهی خوشکم تۆ لە هەموو ژیانی دنیادا مەگەر لە کفنەکەدا بتپێچنەوە داپۆشرابی هەموو لەشت ڕوود بووە ئەبێ لە ئیمانی خۆت و سەرمەرگی خۆت بترسی. بە ئەندازەی پابەندبوونت بە ئیمانەکەتەوە ئەوەندە سەرمەرگێکی ڕوونت هەیە. إلا وأنتم مسلمون. خۆ بە موسڵمان ژیان بەدەستی خۆتە خۆشەویستم، ئەمەیان هەڵبژێرە بە ئیمان سەلامەت بێ. ولا تموتن إلا وأنتم مسلمون. دقت بدن شتێکی عەجیبی تێدایە. ئاەتەکە باسی ئیماندارە. يا أيها الذين آمنوا، أي ئیمانداران لەو سەریش دەفێم ولا تموتن إلا وأنتم مسلمون. باشە من باسی ئیماندارە بۆ باسی بە موسڵمانێتی مردنە. پێمان دەڵێ ئەم ئاەتە بە موسڵمانی بژی بۆ ئەوەی بە موسڵمانی بمری. دووەمیان پێمان دەڵێ بە بەتاڵی بمرە. ئەم وشێت لەوانەیە بەلاوە سەیر بێ وتاری ئەم جومعەمانە بە بەتاڵی بمرە ئەی ئیماندار. ئەو ڕۆژەی کە مردی بە بەتاڵی بمرە و دنیا بەجێ بێڵە. وشەی بە بەتاڵی بمرە کتێبێکی نووسەرێکی ئەمریکیە بە ناوی تۆند هێنری کە چاپی یەکەمی لە 2013دا بڵاو بۆتەوە لە ئەمریکا. تۆند هێنری لە کۆمپانیایە کاری کردووە، نووسەرێکی بەناوبانگی ئەمریکیە بە ئەمریکی دەنووسێ بە ئینگلیزی. ئەڵە کاتێک کە بەڕێوەبەری کۆمپانیاکە و دەستگا گشتێکە کۆبوونەوەی پێکردین پرسیارێکی لێکردین. بە سەدان خەڵک ئامادە بوو کە لەو بوارەدا ئیشی دەکرد. وتی بەڕێی ئێوە دەوڵەمەندترین شوێنی جیهان کوێیە لەم سەر زەویەدا؟ زۆربەی ئامادەبوانی کۆڕەکە وتیان دەوڵەمەندترین شوێنی سەر زەوی وڵاتانی کەنداوی عەرەبیە، لەبەر ئەوەی بیرەنەوتێکی یەکجار زۆری بێشماری تێدایە، هەموو خەزیێنەی نەوت وا لەو وڵاتانەدایە. کەسانێکی تر وتیان دەوڵەمەندترین شوێنەکانی جیهان کانە ئەڵماسەکانی ئەفریقیان کە هەمووی دوڕ و گەوهەرە لەو ئەفریقیایی کە بەهۆی ناعەدالەتیەوە بەهۆی دوورکەوتنەوە لە پەیامی ئەڵڵاهو سوبحانەهو وەتەعالا خەڵکەکەی وا دەمرێت لە برستان. دەوڵەمەندترین شوێنی دنیا کانە ئەڵماسەکانی ئەفریقیایە. مامۆستای بەڕێوەبەری کۆڵەکە وتی نا هیچیان نییە، نە وڵاتانی نەوتداری عەرەبە ناکانە گەوهەردارەکان و ئەڵماسەکانی ئەفریقیایە. وتیان ئەی کوێیە مامۆستا؟ وتی گۆڕستانەکانە. قەبرستانەکان گۆڕستانەکان لە هەموو شوێنێکی ئەم سەر زەویە پڕ خەزیانەترن. وتیان چۆن؟ خۆ هیچی تێدایە ناو گۆڕستان، هەموو ئێستا بە تایبەتی مرۆڤایەتی هەر ئەوە دەنێژرێ، وەکو قەدیمی ژنێ شتێکت هەبێ و بتخەنە ناو گۆزەیەکەوە لەگەڵتا. وتی بەڵێ لەبەر ئەوەی بەم ملیارەها مرۆڤ وا لە ناو توێی ئەم خاکەدا لە گۆڕستانە تەسلیم کرا، ئەو وەختەی کە مردووەکە نێژرا بە هەزاران بیرۆکە لە مێشکیاندا بوو. واللهی مێشکی وایە بیرۆکەی زۆر عەجیبی هەیە، بەڵام یەک دانەی بەکار نەخستووە. مێشکێکی لۆخ و صافی هەیە کە دەیخەنە قەبرەوە بەس قەبر و گۆڕستان هەڵی دەلووشێ. ئەو هەموو فکرە جوانە لەم مێشکەیە بوو یەک دانەی لە دنیادا جێبەجێ نەکرد. کەسانێک هەن ناخیان پڕ بوو لە خۆشەویستی، دڵیان پڕ بوو لە خۆشەویستی، کەچی دەریان نەبڕی. حتا هیواتان هەیە بەڕێزان لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا بە منداڵەکەی خۆشی دەری نابڕێ، هەیە بۆ هاوسەری دەری نابڕێ. چەند ژن هەیە خۆشەویستیەکەی قەبرستان لێی وەردەگرێ، لە ژیانی مێردەکەشی پڕ بە دڵخۆش دەوێت نازانێت دەری ببڕێ. ئەم خۆشەویستیە پەخش ناکە بەسەر منداڵەکانیدا، بەسەر هاوسەریدا، بەسەر خوشک و براودا، کوباوکیدا، بەسەر هاوڕێ و کەسوکاریدا، بەسەر ئیماندارانی خوشک و برایدا. خۆشەویستی دەرنابڕێ، لە ناخی خوا دەیهەڵێتەوە قەبرستان لێی وەردەگرێ. ئەم هەموو سندوقە خۆشەویستیە ئەو چەپکە گوڵانەی هەموو بردەژێر گڵەوە، پێشکەشی بە کەس نەکرد. هیوا هەیە زانستێکی زۆری پێیە کە دەیخەنە قەبرستانەوە، واللهی لەناو ئەو جەنازەیە یەک دنیا زانیاری هەیە، هەمووی بەس خاک لێی وەردەگرێت، گۆڕستان وەری دەگرێت. چونکە لە دنیادا یان کەسێکی شەرمن بوو، زۆر کەس هەیە زانایە بەڵام شەرمنە هیچ ناگەیەنێ. زۆر کەس هەیە ترسنۆکە، زانستێکی زۆری پێیە بەڵام دەترسێ، ئەو ترسەوای لێکردووە مەگە قەبرستانی استفادەی لێ بکە، هەمووی لە ناخی هێشتۆتەوە. کەسانێکی تریشان بەخیلن، هەیە بە زانست بەخیلە، شتی زۆر پێ حەز ناکە بە خەڵک بڵێ.
کەسانێکی تریشان بۆیان نالوێ دەرفەتێکیان بۆ نەڕەخساوە یان حکومەتی وەخت زاڵم بووە دەرفەتی نەداوە یان کۆمەڵگا زانستەکانی لێ قبوڵ نەکردووە دەرفەتی نەبوو ئەم ڕاستیانە بە خەڵک بگەێنێ ئەو گۆڕستانش بە هەزاران بە ملیۆنەها خەڵکی وای تێدایە ناخیان پڕ بوو لە زانست بەڵام هیچیان نەوت هەموو قەبرستان لێ وەرگرتن کەسانێکی شان بوون خزمەتێکی زۆریان پێدەکرا خوا ماڵ و سەرەت و سامانێکی زۆری دابوونێ وەڵڵی بردیانە گۆڕستان هەموو ئەو خزمەتەی لە دنیادا کە دەیانتوانی بیکەن هیچیان نەکرد بە دەستی خاڵی ڕۆیشتن بۆ گۆڕستان بەڵام گۆڕستانیان ئاوادان کردەوە بە بەتاڵی نەمردن کەواتە کە مردی و چوویتە گۆڕەکەتەوە با بەتاڵبی لە چی یەکەم لە گوناه و تاوان لە صحیحیندا لە بوخاری و مسلمە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی وا هەبووە 70 جار فەرموویەتی ئەستەغفر الله ڕۆژی وا هەبووە بەلانی کەمەوە 100 جار فەرموویەتی ئەستەغفر الله ئەمە مانای چییە یعنی با کاتێک کە ئەم دنیایان بەجێهێشت بینی خۆم و خوام پاک بێ زۆر زکری ئەستەغفر الله بکە بەو ئەستەغفر اللهیانە داوای لێبوردن لێ دەکەم یا الله کە هەر لانی کەم نەمتوانێ شکرانی ئەوە مخەڵاتی تۆ بکەم دووەمیان با کە مردی بە بەتاڵی بمری بدبن بۆ گۆڕستان با لەگەڵ خەڵکان ناکۆک نەبی خوا باوا بژین ئەو ڕۆژەی کە دنیامان بەجێهێش بە بەتاڵی بمرین با کە بردیانین بۆ گۆڕستان لەگەڵ کەسێکی شەو بەرەمان نەبوو بێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیسەدا کە ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 6077 هێناوێتی و ئیمامی مسلم لە صحیحە بە ژمارە فەرموودەی 2560 هێناوێتی دەفەرمێ لا يحل لرجل أن يهجر أخاه فوق 3 ليال يلتقيان فيعرض هذا ويعرض هذا وخيرهما الذي يبدأ بالسلام حلال نییە ڕەوا نییە کەسێک بەرامبەر بە براکەی بەرامبەر بە خوشکە ئیماندارەکەی ئافرەتێک بەرامبەر بە هاوسەرەکەی بەرامبەر بە هاوڕێکەی زیاتر لە 3 شەو دەنگدا بڕین هەبێ ناڕەحەتی و ناکۆکی لە بینی تۆ کەسێکی ترا هەبێ زیاتر لە 3 شەو حەڵاڵ نییە حرامە لەسەرت بە یەک بگەی تۆ ڕووبکەیتە ئەولا و ئەوش ڕووبکاتە ئەولا و سەلام لە یەکتر نەکەن باشترین کەسیشیان ئەوانن کە مەردانە دەست پێشکەری دەکەن و تۆ سەلام لێ ناکەی من ئامادەم سەلامت لێ بکەم ئەوە خەیرە تۆ باشترینی ئەم حەدیسە پێمان دەڵێ تەمەن زۆر زوو تێدەپەڕێ وەڵڵی حەق وایە دەروونت ئەوەندە پاک بێت دوای 3 شەو هیچت بەرامبەر بە براکە لە دڵا نەمێنێ ئەگەر ناکۆچیمان هەمومان بۆ دروست دەبێ بەڵام دوای 3 شەو با دەروونت پاک بێ بۆ ئەوەی کە بردیانی بۆ گۆڕستان بەڕێزم بە بەتاڵی بمری بەم هەموو ناکۆچیە لەگەڵ خەڵکاوە نەتبن بۆ قەبرستان والله بیکەن بە عادەت بۆ خۆتان لەگەڵ هەر کەسێکە ناکۆچیت بوو ئەگەر ڕۆژ بوو شەو تەلەفۆنی بۆ بکە ئەگەر لە شەوە ناڕەحەتیت بوو مەهێڵە بکەوێتە سپەی ئێوارە بڕۆ دڵی ئاش بکەوە با بە بەتاڵی بمرم با ئەم ناکۆچیە لەگەڵ تۆ دانێ بەمە گۆڕستانەوە سێمیان واز لە خەڵکی بێنە بە بەتاڵی بمرە با ناخت پڕ نەبێت لە حەسوودی لە بەخیلی لە ڕق لە موسڵمانان بەداخەوە هیوا هەیە کە دەمرێ خوای گەورە ستار العیوبە کەس ئەسرارەکان هەمووی دەبا بۆ قیامەت ئەی ناو جەنازەیە لەبەر بۆگەن ناژێ بەخوا قەبرستانی وا هەیە لەبەر بۆگەن ناژێ ئەوەندەی ناخ پیس تێدا نێژراوە ئەم ناخەی پڕ بووە لە حەسوودی و لە بوغز و لە قین لە چێش لە ئەهلی ئیمان لە ئەهلی مزگەوت لە موسڵمانان لە هاوبیر و باوەڕەکان و هاونیشتیمانیەکانی خۆی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلم ژمارە فەرموودە 2563 دەفەرمێ لا تهجروا کاکە زمان پیس مەبن بەرامبەر یەکتر ولا تدابروا پشت لە یەک مەکەن سەنگەر لە یەکتر مەگرن ولا تحسسوا تحسس لە تەجەسوسیش خراپترە ورد بە دووی عیبی یەکترا مەگەڕێن ئێستای وا هەیە و بەردەوام بە حساب موسڵمانیشە بە دووی عیب و ئەم و ئەوا دەگەڕێ بزانم لە کەلێنێکەوە عیبەکە لێ نادۆزمەوە لە فەیسبووکەوە باست بکەم بڕێوە لە ئیماندار ناوەشێتەوە ولا يبيع بعضكم على بيع بعض کاکە لە بازاڕە زەم بەسەر یەکەوە مەکەن ئێو کەسەی نووسینگەی زەوی و زارت هەیە نووسینگەی ئۆتۆمبیل فرۆشتنت هەیە کەسابەتی بازار و دینار و دۆلارت هەیە ڕزقی خوا دەرگای فراوانە حەڵاڵ ئەوەندە زۆرە پێویستیت بە حرام نەبێت چاوبەستەکەی لە خەڵک مەکە خەڵک مەخەڵەتێنە لە بواری ئابووری و کڕین و فرۆشتن چاڵ بۆ خەڵک هەڵمەکەنە ئەی چی بینە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی بە پوختی بژین و بە جوانی بمرین بە بەتاڵی كونوا عباد الله إخوانا بس بندي الله بن هموتان هروها براي يكتر بن برای یەکتر بن ئاتۆ حەزەکەی براکەت ناو ناتۆری لێ بندرێ نەبەخوا چوارەمیان ڕۆژانە 5 جار بە زیکرەکان خۆت خاڵی بکەوە ئێمە زۆر جار زیکر دەخوێنین پاداشتەکەت هەروەک گیراوە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی تۆش بە قسەت کردو ئەجرەکە لای خوا هەیە بەڵام خۆشەویستان هەر عیبادەتێکمان کرد با لێشی حاڵی ببین فەرموودەکە
إمام مسلم رواياتي كدو دفرمي بيغمبري خاص صلى الله عليه وسلم فرمويتي هر كس يدواي همون يرجكي فرض 33 جار بلا سبحان الله 33 جار بلا الحمد لله 33 جار بلا الله أكبر بپنجەکانی دەستی ڕاست بیژمێرە لە جاری 100 بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير کە هەمووی دقەیەک دوو دقەی پێدەچێت دەفەرمێ غفرت خطاياه لە گوناهەکانت دەبورێ الله سبحانه وتعالى وإن كان مثل زبد البحر أجر بأندازي كفي سر درياج بخوا هل الدبورة بلام حديث وكو خويت يبغن آية أم حديثا تاواني غيبت لا دبا تو دانشتوي لما ديسا ولا بياني وحتاني ورو غيبتي أمو أو دكي نو والله بلا أو تسبيحات لا ينابا آية بختان بو أمو أو دادا تاشي نبخوا لا ينابا قماني خراب سوء ظن لا نابا غش لمعاملة لا نابا أمانة بتسبيحات ناصرين وأنا ما في خلق كساتي خلق لك دارك دو مالي خلق خواردوا أبي أبوي بجريته وقال ندو أزاكا أي خواي قول لشي قناهك تخوش لبقى بقدر كيف دريا بمزكرانا لو قناهاني كلبيني خوت وخواداهن ناخذ قرب ولا ناشكري بيويستا بينجار خوت خالي بكيتوا بابا بطالب أمريكا شويتوا ديواني خوا بمزكرانا سيسجل لناخذ لوبل سبحان الله يا الله سبحانه وتعالى كاري تو هموي بجيا تو باكو بوختي تو قد استم لبندكان الناك يا الله او اليوم بسرهات ولا نارحتي خواب بخوم داد اسموا تو هميش رحمه مهرباني دو من هابوا الحمد لله يا ربي خويا سباس دكم لسر او هم خلاطو بخش شي بيد بخشيمو لم دنيا نمت اني وكو بي سباس دكم خويا جاتو تشيد بمن نداوا كوا من تو اني سباسي خوابكم الحمد لله يا ربي خويا لنا خيد الله ودم سباس بوتو الحمد لله كان يدوين يذكر أما بغى لدلتا سيوسيا جار بلا الله أكبر يا ربي خويا بريار دم خو حافزي لخ مكان مدكم خو أم دنيا بخوا برزن هموي خما هموي آزارة هموي مينتيا بم ذكري سبحان الله أكبر يدوين يجسي سيوسيا جار يا ربي خويا توقع ورتري لنا خوش يا كيمن خويا توقع ورتري وبالا دستري لخما كيمن توقع ورتري لقرزار يا كيمن توقع ورتري لحجار يا كيمن توقع ورتري لمظلوم يتيمن توقع ورتري لمين يتيمن يا الله شرب يظلم فرحكم او اندخفت بدنيا وهل نقرم چونك توقع وري تو امانه باساني تتواني لسر من لابدي من پنام بو تو هنا بريالم دا لا اله الا الله وحده لا شريك له هيش تكشاني پرستن نبي او الله نبي كتاكو تنيا وبشريكه والله لناخي دلتا وام ذكرانا او بمعنى وبخواني حزب اسودي دروني دكي روجي بينجار ببطالي دسيو ديواني خوي غورا دسيته ونا بازار ومال من الله مزغوته استراحتي باشت كردوا درونت خالي بكوا بوي كمردي بناشكريه ونروي بلا اخوا هي حتى دم رجلي اخوا هي نعوذ بالله خوا بو وايد كدم خوا بو نيدام بلا اخوا تو باكو بيغردي رخنا لك اري تو ناجري يا الله هموس باس هربو تو يا تو غورتي له همو مشكله كانم عزيزانم جاران خلق بردوام خوي بادا كدوا ام ملتي كردي مسلماني اما ديويز بطالب مري لججنانا بدل قردني يكتر ما ازاد كرت خلق دەچوو بۆ حەج الحمد لله ساوا خلق خۆی ئامادە دەکا بۆ حەج خوا بە نسیب ئێمەش و ئەوانەشی کە بەتەمان ئەم حەجە ئەزانی چەند جوان بوو لە کوردەواریدا حەج دەیانگوت خەڵق خۆی بەتاڵ دەکاتەوە خۆی پاک دەکاتەوە ئەیگوت لەوە ئەچی ئەمجا بمرم ئەچمە ماڵی خوا ئەچمە کەعبە ئەچمە زیارەتی مەرقەدی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر هاتمەوە بەڵکو یان لەوێ بمرم یان کە هاتمەوە بە پاکی بڕۆم بۆ گۆڕستان بە بەتاڵی بمرم با ئەم هەموو پیسێ لەگەڵ خۆمان نەبەم بۆیە پێش ئەوەی خەڵک بڕوا بۆ حەج وەکو ئێستا نەبوو لێمان تێکچوو ئێستا خەڵک کە دەچوو بۆ حەج یەکسەر دەگەڕا بە ماڵە دراوسێەوە بە ماڵە خزمەوە بە ماڵە ئاشناوە لە بیرتانیاننا دەگەڕا دیوی کاکە گەرنم ئازاکەن کابرا 20 ساڵەوە پێش دراوسێ بوو دەچوو سەری لێدا دەیگوت ڕۆژێ دراوسێ بووین ئێمە لە شوێنێکە مەزرعەمان بەیەکەوە بوو کشت و کاڵمان بەیەکەوە بوو مەڕداریمان بەیەکەوە بوو تخوا پڕ بە دڵگەردنم ئازاکە دەگەڕا ماڵ یەکێکی خوارد بێ دەچوو دەیگوت ئەوە ماڵەکەت بۆم هێناویەوە یان گەردنم ئازاکە یان غەدرم لێ کردووی تخوا پێش ئەوەی بڕۆم بۆ حەج بە پاشی بڕۆم والله ئەو حەجە کە دەهاتنەوە ها خەڵک چەند دڵی خۆش بوو خەڵک لەپی دەستی خەڵکی ماچ دەکرد دەیگوت ئەو دەستە بەردەڕەشەکەی کەوتووە بەر حەجەر الئەسوەد کەوتووە بە ماڵی کەعبە بە بەیتی شەریف کەوتووە ئەو دەستە ماچ دەکرا کابراش کە دەهاتەوە بوو بە ئینسانێکی نوێ ئەمڕۆ خەڵک هەیە لە پەنا کەعبەوە لایڤ دەکاتەوە قسە بە موسڵمانان دەڵێ لە مەکەشا پەنا بە خواوازی لە خەڵکی ئیسلام نەهێناوە لەوێش دیارە هەر خەریکی فەیسبووکیە جا تۆ بڵێ ئەو حەجە هیچ سوودێکی بیانگەمێ لەوێ ناخەکەی ئەمجا هەڵدەڕێژێ ئەبێ کە چووی بۆ حەج بەخوا خۆت بەتاڵ بکەیتەوە بۆی ئەگەم مردم وەکو ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە صحیحە هاتووە
والله حەجێک بە ماڵی حەڵاڵ بکرێ، بەدڵێکی خاوێن بکرێ، گەرنی خۆت بە خەڵک ئازا کردبێ، بینی خۆت و خوات پاک کردبێتەوە، لەگەڵ عەبدەکانی خوا سوڵحت کردبێ کە گەڕایتەوە ڕۆژی لەدایکبوون چۆن پاکی خوا ئەوە پاکت دەکاتەوە. ئێستا هەموو شتەکان تێک چوون. ئێستا هەر مەلایە لەگەڵ کابرای حەملەدارە شەریکە بم بە بۆ حەج و بۆ عومرە لەسەر حسابی فەقیر و هەژارەکە بڵێ مام مەلا چەند دینارت داوە؟ تخوا گەر چوون بۆ عومرە بڵێ مامۆستا تۆ بە حیاتی دینارێکت داوە؟ بڵێ نەوەڵڵا لەسەر حسابی تۆ ئەو عومرە دەکا. ئەی هاوار جاخوەرە قوڕ بەسەر خەڵکەکەی تر هەمومان تێکدا. ئیسلام هەر دروشم نییە، ئیسلام کردارە. پێش ئەوەی بڕۆی بۆ حەج ئاوا وەکو حەجی بابوو باپیران بینی خۆت و خوا، بینی خۆت و خەڵک پاکەوە، وەی ئەگەم مردی بە بەتاڵی بمری بەم هەموو پیسێەوە نەڕۆی بۆ قەبرستان و قەبرستان بۆ گەنگەی. کۆتا خاڵ ئەوە دەڵێم ئێمە کفنێکمان تێوە دەپێچن بە پێی سونەت حتا بکرێ، واجب نییە، حتا بکرێ سپی بێ باشە، بە قماشێکی سپی دامان دەپۆشن. ئەزانی کفنەکەمان کە لە سەرمەرگە تێمان دەپێچن یعنی چی؟ یعنی خەڵکینە شاهد بن ئەم برا مسڵمانەمان بە پاکی مرد. بەڕاستی خەڵکینە شاهدین بۆ بدەن بە دڵێکی سپیەوە مردم. بەخوا حیفە دڵت سپی نەبێ بەرامبەر بە ئیمانداران و مسڵمانان کە مردی وەکو کفنەکەت سپیە. خەڵکینە شاهدین بۆ بدەن ئەو کفنەی لەبەر مایە شاهدێ و ناخ و دڵ و دەروونم بەرامبەر بە هەموو خەڵک پاک و گەرنی هەموو خەڵک ئازابێ. ئاوا بکە هەموو شەی گەرنی خەڵک ئازاکە. دووەمیان مێژووی ژیانم سپی بوو. کفنی مسلمان بۆیە سنەتە سپی بێ، یعنی خەڵکینە شاهدین بۆ بدەن کە نوێژتان لەسەر کردم من مێژووی ژیانم سپی بوو. سپی بووم لە غەش، لە گەندەڵی، لە دزی، لە بوختان، لە کوشتن، لە زینا. الحەمدولله بە سپێتی ژیام. ئێستا بە بەتاڵی دەڕۆم، گوناه لەگەڵ خۆمان نابێمە قیامەت. بە تەوبە و بە داوای گردن ئازایی لە مسلمانان پاکم کردوتەوە. کفنی سپیم شاهدین بۆ دەدا. هیوا هەیە وەڵڵاهی ئەگەر لەبەر ئەهلی ئیسلام نەبێ ئەوەندە ژیانی پیسە، وەڵڵاهی ئەو لافیتەی کە لە لافیتەی فەقیرانی شەیە، چونکە لافیتەی فەقیران بەس پەڕۆ قوماشە ڕەشە ماوەتەوە. ئەوەی دەوڵەمەند ئەوە بۆ خۆ بۆتە جیاوازتر. لافیتە قوماشە ڕەشەکەی بۆ بکەی بە کفن لە هەمووی باشترە. ئەوەندە مێژووی ڕەشی ژیانی هەیە. ئەتر حیفە پەڕۆی سپیتەوە پێچی. براکەم با کفنەکەت شایستەی تۆ بێ، با لە ڕوومان بێ کفنەکەمان بەقەدەر لاپەڕەکانی ژیانمان سپی بێ. حضرت رسول الله صلى الله عليه وسلم لحديثك كصحيح وإمام الترمذي روايتي كدو الشيخ الباني للصحيح ترغيبا بجمع فرمودي 2892 ده فرمي حديث صحيح پیغمبر من صلى الله عليه وسلم فرميتي من مات وهو بريء من الكبر والغلول والدين دخل الجنة. تخوا حلداني كم بأم حديث زيبجيكين كم مردي ودنيات بجيهش بابا طالبي لسيشد خد خاليك واللمس بلايا یەکەم ئەلکیبر خۆ بە زلزانین کاکە تۆزە باڵەکانت ئەوەندە فژمەکەەوە بەسەر خەڵکە تۆزە خۆت وەکو عەلەشیش لێ مەکە، تۆزە باڵت بێنەوە بۆیە چونکە لە گۆڕەکەیە جووتت دەکەن، لە کفنەکەیە قۆڵت جووت دەکەن، پێشەوەی جووتیکەن جووتیکە، تۆزە لوتت بێنە سەر عەرز ئەوەندە لوت لە حەوا مەکە. هەر کەسێک کە دنیای بەجێهێشت ئەم نەفسەی خاڵی کردبێتەوە لە کیبر دەچێتە بەهەشتەوە، بەس کیبر ماڵ دوێران دەکات. دووەمیان لە غولول، لە گەندەڵی، ئەو کەسانی مەسئولینی وڵاتن، ئەو کەسانی فەرمانبەری حکومەتن، ئەو مەلایانی مەلای مزگەوتن و پارەی ئەم حیزب و ئەو حیزب دەخۆن، ئەی قڕ بە سەریان. الغلول ئەوەیە ماڵی گشتی کە ماڵی هەموو خەڵکە، ماڵی کەسێک بدزی ڕۆژێ مەجالت هەیە بچی گەرنی خۆتی پێ ئازاکە یان بیدەیتەوە، بەڵام ماڵی ئەو حکومەتە بدزی، ماڵی ئەو وڵاتە بدزی کە هی هەموو خەڵکە، چۆن ئەو هەموو خەڵکە حەقی دەدرێتەوە لە قیامەتە. دەخۆت خاڵیکەوە وەڵڵاهی ئەگەر وەزیفەت پێ نەکرا بە دەستی خۆت بڕۆ بڵێ کاکە مەعاشەکەم ببڕن وەڵڵاهی پێم ناکرێ، ئەو بارم پێ هەڵناگیرێ. وەڵڵاهی کەلوپەلێکی حکومەتت خواردۆ بڕۆ تەسلیم بە دەستگایەکی بکەوە کە خزمەتگوزاری ئەو میلەتی تێدا بێ، با نەمری، با بە بەتاڵی بمری، زۆر تا ماڵی حکومەتان لە ماڵدایە. وەدەین قەرز، کاکە هەموو مانگێ بە دەفتەری قەرزاری دابچۆوانێ، با بە قەرزاری نەچێتەوە دیوانی خوا، پاروێ نانی کەمتر بخۆ 100,000 لە مانگانەکەت بدەوانێ، با ماڵی خەڵک لەلا نەبێ. هەر کەسێک بەری بێ لەم سێشتا، لە خۆ بەزلزانین، لە خواردنی ماڵی دەوڵەت، لە قەرز دەخەلە الجەنە، مادام بە بەتاڵی چۆ گۆڕستان خوش دەیخاتە بەهەشتەوە. تکاتان لێ دەکەم با بە خۆمان دابچینەوە. وتاری جومعە هەر ئەوە نیە چەند خولەکێک گوێمان گرت بێت، وتاری ئەمڕۆ پێی وتین بە بەتاڵی بمرە. ئێستا دەرفەتی ژیانە لە سەرمەرگ و لە دوای مردنە دەستمان بە هیچ ڕناگا،
بابەتی بە بەتاڵی بمرە و دنیا بەجێ بێڵە بابەتێکی گرنگە. بزانین پێغەمبەری ئەکرەممان صلی الله عليه وسلم پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێت ساڵحان و سەلەفی ساڵح چۆن بە پاکی و پوختی دنیایان بەجێهێشت و بە بەتاڵی مردن نەک بەپڕی. داواکارم لە خوای پەروەردگار لە جومعەی داهاتوودا هیدایەتماندا لە خزمەتتاندا بین ئینشاء الله و بابەتە تەواو بکەین. یا ربی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کەی. یا ربی خوا ژیانێکی ئیماندارانە بژین، تەخوای خوا بکەین بە پێی توانە حەقە توقاته. یا الله ئیمانمان سەلامەت کەی، حسن الخاتیمەمان بەنسیب کەی. یا ربی خوای پەروەردگار بە ئیسلامەوە بژین، بە ئیسلامەوە بمرین، بە ئیمانەوە بژین، بە ئیمانەوە بمرین. یا ربی خوای پەروەردگار ئەو خوشک و برایانەمان ئەهلی ئەم خەڵکە بەدەست نوێژە کە کەس و کارمان مردووە، یا ربی خوای لە گوناهی هەموو کەس و کارمان خۆش بی، لە گوناهی هەموو ئیماندارانی پیا و ژنی ئومەتی محەممەد خۆش بی صلی الله عليه وسلم. یا الله ئەو کەسانی نەخۆشن بە شیفای خۆت خوای شیفایان بدەی. یا ربی خوای ئەو کەسانەی سینەیان پڕ لە خەم و پەژارە و نەخۆشی نەفسی و ترس و قەلەقیە، یا ربی خوای بەتاڵیان کەیتەوە لە هەموو نەخۆشە دەرونیەکان. یا ربی خوای دڵگوشاتمان کەی، دڵخۆشمان کەی، ئیسراحەتمان کەی، ڕزق و ڕۆزیمان فراوان کەی لە قەرزاری، لە غلول و خواردنی ماڵی دەوڵەت و گشتی. یا ربی خوای لە کیبر و لە خۆبەزلزانین بە دوورمان کەی، پاکمان کەیتەوە. ئەو ڕۆژێ ئەم دنیا بەجێ دێڵین خوای بە بەتاڵی بمرین، حەقی سەرشانمان جێبەجێ کرد بێ ماڵی خەڵکمان دابێتەوە. یا ربی خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.